دەکەم بە گوێرەبیەوە خەوێت ئەڵێ میوانمانێت بنێشتە گوێت مامەساڵێ کە نانەخوات مۆچەی دەمیێت خۆ ئەمانە بیان وەلی جابێتەوە کاک هاوسەر ئێمە تەباعی ئینسانەکان یعنی خوڕەوشتی ئینسانەکان جیایە بۆیە طبعاً پێش ئەوەی وەڵام ئەوە دەمەوە کابرایەک هاتە لای ئیمامی عومەر پەلی کوڕەکەی گردبوو وتی ئەی عومەر ئەم کوڕەم زۆر بۆم خراپە ئیمامی عومەر ئیتر زۆر هەڵخشاخایە کوڕەکەیە یعنی عومەر وا بوو عادەتی ڕزای خوای لێبێ وتی لەخوا بترسە وتی ئەی ئەمیری ئیمانداران گوێ لە منیش بگرە باوکم دایکم جاریەک بووە لە بازار کڕیوێتی سەر ڕای ئەوەی کردوێت ێژنی خۆی کە من لە دایک بوومە ناومی ناوە قالۆنچە خۆنفرسا قالۆنچە خۆ دەزانی دوو لە ڕووی مەجلیسەکە و ئەو بینەرانە پیسی کۆکاتەوە قالۆنچە ئیشەکەی ئەوەیە یعنی فولتایم ئەوە ئیشەکەیەتی من یەک ناوم قالۆنچە بێت منێک دایکم ڕێزی لە دایکم نەکردو منێک ناوێت جوانی لێم نەناوە منێک لە پەنای خۆیان گەورەی نەکردم فێری قورئانی نەکردم هەرە بێ دوو لە ڕووی جەنابتان سەرسەری دەچم پیاوێکیش کە ئەچێتەوە بۆ کوردستان ئەبێ لە ناو ژنەکانە باشترین هەڵبژێرێ جوانیەکی خۆڕس هەڵبژێرێ دین و ئیمانێکی باش هەڵبژێرێ کە ئەو ژنەی هێنایە ئێرە ڕەنگە وەکو پێویست هەندێک کێشەی هەیە نەبێت چکە من ئایلەی تریش ئەناسم بەڵام ئەو ئافرەتانە وەکو وتراوە من اعتصم بغير الله ذل هەر ژنێک بێتە ئەوروپا نیەتی ئەوە بێ ئەوروپا بەهەش بێ زۆر زەرەرەکات چکەم ئەو ئافرەتی دێ بۆ ئێرە شووی کردوتە گەنجێ وا ئەزانێ ئەوروپا تەمە من خۆم یەکەم جار هاتم بۆ ئەوروپا ئەمەزانی پارە داربەرە بێت تۆڵێگرم بڕوات بێ عنی ئەمود ئەچم یەک دوو ساڵ کۆ یەکەم و دێمەوە کاتێ هاتم سێرەکەم وانە ئەم ئافرەتش لە کوردستان کام گەنج ڕاتەوە تیشێتێ جوانی لە بەرایە و پرایمەریان لە سەرەتایە پارە و تەخشان و پەخشانکردن و کە دێتەوە لە سێرەکان پیاوە لە شوێنێ تری ئیشەکە ئەمە فلاتێکی بچووکە بۆیە ئەم ژنانە هەر لە ئەوڵەوە هی هاوسەرگیری نەبوون وەکو چۆن بڵێ لەگەڵ تەواوی احترامم بۆ ئەو ئافرەتانی کە خرچاون لە ژنایەتی چکەم ئینسان هەر بەتەوبە هەموو شتەکانی سڕێتەوە بەڵام ئەو ئافرەتانی کەوەها ئەم ئەمانە شێواز و ئەخلاقیانە پیاوەکەی هێندە بە بچووک سیر ئەکات لە کاتێکە بنێژجوینێکی لێ گەورە ئەکا یعنی ژنێک ژنە جوانی پیاوەکەی جوانترکە ژنێک ژنە بڵێ وەڵاهی زۆر خۆ جوان مەگۆڕە نەکێکێتۆم لێ بدزێ جیابوونەتەوە لێرە لەوێ لە ڕویان نایە باسی کرد کاکە تەلاق چۆن جایزە ئیعلانیکەی مارە بڕنیش بۆ خۆی ئیعلانمان کرد بۆیە هەر کەسێکیش ئەمە ئەخلاقی بێ دڵنیا بێ خۆشی لە خۆی نابینێت وەکو چۆن سەمارەیان هێو ئافرەتانەکە لە ئەوڵەوە بەو نەفسە بەو بیرکردنەوە کە لەگەڵ ئەم پیاوایە زەواجەکە نوێنە ئێرە بۆ نمونە لە ئیسلامە ئەگەر تۆ ژنێک مارە کرد ئەم ئافرەتە ئەگەر نیەتی دڵ وا بێ لێ جیابیتەوە ئەوەی تە تەلاق نیەتەوە مارە بڕینەکە شەرعینی وانە بەڵێ ئەم ئافرەتانە کە نیەتی دڵیان وا بێ ئەو مارە بڕینە دروستە ئەو خۆی هەر لە ئەوڵەوە نیکاحەکە فرتوفێڵی تایە کە ژنێک شوکاتە کوڕێمە بەستی بێ بەس بگاتە ئەوروپا و لەوێ لێ جیابێتەوە و ئەو ئافرەتانەشی شەرعەن کە داوای تەلاقەکەن یاخود کە پیلانی تەلاقدانن شەرعەن هیچ شتێکیان ناکەوێت ئەو کە ئافرەتەی لە ڕووی شەرعەوە کە شووی کردووە بە گەنجێک ئەبێ تەواوی هاوسەرگیریەکە شەرعی بێ و بە مەقاسدی شەریعەتیش لە یەک جیابنەوە خەڵکمان هەیە بە شێوازێک یعنی وەکو ئافرەتەکەی وەکو کۆی لە سەیرەکە ئەمانە نەبێ ئافرەت بۆی نییە بەبێ عزرێکی شەرعی داوای تەلاق بکە مامەسا پیاوان گەژنەکان شەرتلاقمان لەسەر هەر شتێک بێت ئەوان بە ناموسی خۆیانیان نزانن و ئامادەنین لە هەر شوێنێک باسییان بکەن بە خراپە زۆربەی ئافرەتان تەنها یەک قسەکەنەوە شەڵێن ڕەزی لە دڵی پیسەوە خیانەتی لێ کردووم و هەروەها بوختانی گەورەتری شەکەن بۆ پیاوان کە ئێستا ڕەنگە ڕووی مەجلیسی نەبێ باسیکەم بۆ بینەران و بۆ جەنابشێ ئایا ئەم جۆرە ئافرەتانە مامۆستاکان گونابار نابن ماریکەنەوە بۆ چەند مسلمانێکی کە لەوە چ خۆڵی ئەوانش ببرن و ئەوانش تووشی کێشە بکەن لە داهاتوە پیاو پەروەردگار ئەفەرمی الرجال قوامون على النساء لە حقوق و واجباتە پیاو بەقوەترە لە ژن ئیشە شاقەکان و قورسەکان بۆ پیاوە بۆیە پیاو کە ژنەکەشی تەلاقە دایسە من خەڵک ئەناسم هەر لە ئەوروپا لە خێزانی جیابۆتەوە خێزانی لە خانۆکەی خۆیان داناوە پارەشیان ئەداتێ و مەساریفیشیان ئەکا بۆ ئەگەر وەکو عاتیفە بیرکەیتەوە ئەبێ ئەم ژنە دەرکا و ئیهانەیکە نە ئەڵێ من مناڵەکانم لە لای خێزانمە چکەم ئەو مناڵانە مناڵی منن تووشی تاوان بن من تاوانبار ئەبم یعنی تەنها بۆ کڕینەوەی قیامەتی خۆی کە خژنەکەی حسابی بۆ نەکردووە قسەی دواخستووە و شتی وتووە و زۆر جار هەتاوەکو ئەگاتە ئەو ڕادەی لای حکوومەتی ئەم وڵاتە ئەوروپیانە کە زۆر بابەتێکی خەتەرە ئەڵێن پیاوەکانمان دەست درێژی ئەکەنە سەرمان لە کاتێکە ئەڵڵا ئەفەرمیێ وەلا تەنسەو الفەضل بەینەکم ئەو فەزلە یعنی ئەو ژن و پیاوە کە هەندێک شتی پرایڤێت و شەخسی خۆیان هەیە نابێت لە هیچ شوێنێ باسکرێ تۆ کاتی ئەگەرەتەوێ بە لە پیاوەکە جیابیتەوە کۆمەڵی بابەتی شەرعی بخەرە ڕوو زۆر لەوە شەریفترە کە تۆ بچی ئیهانەی پیاوەکەت کەی لە ناو خزمەکان تا سووکی کەی بۆ ئەوەی دەرەچەیەک بدۆزیتەوە بڕۆی جیابیتەوە لەسەر ژیانی کەسێکی کە ژیانی خۆم ژیانی یەکێکی تر تەدمیرکەی بۆ ئەوەی ژیانێکی درۆینەی تر بنیادنەی واللهی لە یەکەما سەرکەوتوو نەبووی دڵنیا بە لە دووەمیش سەرکەوتوو نابی